زۆر باشە سەبارەت بە سەردانەکەی ترامپ وەکو ئاماژەشمان پێدا کەمێک لەمەوبەر ترامپ گەیشتە لەگەڵ هاوژینەکەی خۆی گەیشتە بریتانیا و با بڕیارە کۆمەڵێک دیداری لەگەڵ بەرپرسانی باڵای بریتانیا هەبێ. بۆچی لەم کاتەدا ترامپ سەردانی بریتانیای کردووە؟ پەیوەندیەکانی بریتانیا لەگەڵ ئەمریکا لە چه ئاستێکدایە؟ کۆمەڵێک پرسن لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتەر ویلیام مۆریس سکرتێری دامەزراوەی سەدەی داهاتوو ڕاستەوخۆ لە لەندەنەوە لەگەڵماندایە. بەڕێز مۆریس شەوتان باش، سپاس کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. بۆ خۆت باش دەزانی بریتانیا بە دایکی ئەمریکا ناسراوە. ئێستا ترامپ سەردانی شانشینی یەکگرتووی کردووە. دەمەوێت بزانم پەیوەندیەکانی نێوان شانشینی یەکگرتوو لەگەڵ ئەمریکا لە چه ئاستێکدایە؟ بەڵێ پەیوەندیەکان زۆر بەهێزن و هەمیشە بەهێز بوون، بە بەهێزی دەمێننەوە. سڕای ئەو ڕاستی کە سەرۆک ترامپ دەیەوێت پەیوەندی بازرگانیەکانی بەهێزتر بکات، خۆی کەسێکی بازرگانە، ئەو بەرژەوەندیەکی کەسی زۆر باشی لە شانشینی یەکگرتوو هەیە و بەرژەوەندی بازرگانی لە وڵاتە هەیە. من بەرزی دەنرخێنم ئەم ویستە بەهێزەی سەرۆک ترامپ بۆ بەریتانیا و دەیەوێت ئەو لەگەڵ نەکتەنیا بەریتانیا بەڵکو لەگەڵ یەکێتی ئەوروپا و تەواوی وڵاتانی یەکێتی ئەوروپا پەیوەندیەکانی باشتر بکات و هەروەها ئەو پێشتر باجی بەسەر یەکێتی ئەوروپا سەپاندووە، بەڵام دوای ڕێککەوتنەکەی لەگەڵ یەکێتی ئەوروپا ئەم باجی گومرگەی بۆ لە 15 بەزاند. سەرۆک ترامپ پێشبینیەکی هەیە، دەیەوێت داوا لە تەواوی وڵاتانی یەکێتی ئەوروپا بکات کە لە 5 بودجەی خۆیان تێکڕای بەرهەمی ناوخۆ خۆیان بۆ بودجەی بەرگری ناتۆ تەرخان بکەن، چونکە زۆربەی وڵاتانی ئەندامی ناتۆ وڵاتانی ئەوروپین. ئەم ویستەی هەیە سەرۆک ترامپ لە سەردانەکەی بۆ با بڵێن لەندەن. زۆر باشە. بەڕێز مۆریس زۆر چاکە. بەڕێز مۆریس، بۆچی بریتانیا لە کاتێکدا وڵاتێکی ئەوروپاییە، ئەندامی یەکێتی ئەوروپایە، بۆچی بریتانیا زیاتر پشت بە ئەمریکا دەبەستێت وەک لەوەی ئەوروپا؟ ئەو ئەندامی یەکێتی ئەوروپا نییە، ئەو جاران ئەندام بوو. بڵێ بەڵێ پێشتر ئەندام بوو. ئەمریکا هاو بەشێکی بەهێزی ئابووری یەکێتی ئەوروپایە، هاو بڵێن بەرژەوەندیەکی بەهێزی ئابووریان هەیە. ئەگەر تۆ باسی یەکێتی ئەوروپا بکەیت بە شێوەیەکی گشتی، ئەوانیش هاو بەشێکی بەهێزی ئابووری ئەمریکان، چونکە 27 ئەندامن وڵاتانێکی زۆر بەهێزن لە ڕووی ئابووریەوە، پەیوەندیەکی زۆر باشیان لەگەڵ ئەمریکا هەیە و لەگەڵ ئەگەر چیتەوە سەر مێژوەکەی، چونکە وڵاتانی یەکێتی ئەوروپاش زۆربەیان بە ئینگلیزی قسە دەکەن و ئەمریکاش دانیشتوانەکەی بە ئینگلیزی قسە دەکات، ئەم پەیوەندی مێژوویشیان هەیە و هەروەها سەبارەت بە فەڵەستینیش سەرڕای ئەم بەرژەوەندی بەهێزی نێوان ئەمریکا و بەریتانیا. بەڵام لە پرسی فەڵەستین تا ڕادەیەک بەریتانیا پێچەوانەی ئەجەنداکەی ترامپ مامەڵە دەکات، چاوی لەوەیە کە چارەسەری دوو دەوڵەت جێبەجێ بکرێت و دان بە دەوڵەتی سەربەخۆی فەڵەستین بنێن، بەڵام لەلایەکی دیکەوە ترامپ بەو شێوەیە بیر ناکات. زۆر باشە. بەڕێز مۆریس، بەڵام ترامپ بە ئاشکرا گلەیی لە وڵاتانی یەکێتی ئەوروپایە، دەڵێ ئێوە لە کاتێکدا
هاوکاری ئۆکرانیا دەکەن دژی رووسیا بەڵام لە هەمان کاتدا نەوت و گازی رووسیاش دەکڕن پێدوانیە ئەم گلەیە قسەیە لەسەر سیاسەتی دووفاقی وڵاتانی ئەوروپا Well, we don't buy anything. We don't buy very much Russian oil and gas. ئێمە زۆر نەوت و گازی رووسی ناکڕین ئێستا و بەریتانیا ئێستا بەو شێوەیە هاوشێوەی وڵاتانی دیکە یەکێتی ئەوروپا نەوت و گازی رووسیا ناکرێت و بەریتانیا بە درێژایی مێژووە لە چەند ساڵی ڕابردوش با بڵێن هاوبەشێکی بەهێزی ئۆکرانیا بووە هاوکاریەکی زۆر باشی ئۆکرانیایی کردووە و بەریتانیا خاوەنی ژێرخانێکی بەهێزی سەربازی هەیە تۆپخانەیەکی زۆر باشی هەیە ئێستا ئەم ژێرخانە خەریکە کەم بێتەوە و لاواز بێت بەهۆی هاوکاریەکانی بەریتانیا بۆ ئۆکرانیا چونکە تۆپ و تۆپ هاوێژ و گولە تۆپی زۆری داوەتە ئۆکرانیا ئێستا ژێرخانی سەربازی و کۆگاک سەربازیەکانی بەریتانیا تا ڕادەیەک خاڵی بوونەتەوە ئەمە هاوشێوەی با بڵێن ئەمریکایە کە ئەویش هاوبەشێکی بەهێزی ئۆکرانیایە من پێم وایە پرسی ئۆکرانیا پرسێکی گەورەیە و مەزنە کە دەبێت لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی هەردوو وڵات بەریتانیا و ئەمریکا ئەم پرسە چارە سەر بکەن و سەبارەت بە پرسی فەڵەستینیش دەبێت ئەم پرسە پێکەوە لەگەڵ ئەمریکا چارەسەر بکرێت بەڕێز مۆریس بۆ خۆشت باش دەزانی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئەمریکا سەرکردایەتی ئەوروپاش دەکات لە ڕێی ناتۆوە بەڵام پرسیار ئەمەیە ئایا تا ئێستاش ئەمریکا سەرکردایەتی ئەوروپا دەکات لە کاتێکدا ئەوروپایەکان گلەیی زۆریان لە ترەمپ و ئەمریکا هەیە کە باجی زۆری خستۆتە سەر بەرهەمە ئەوروپایەکان ئەمریکا زۆر بەهێزە وڵاتێکی بەهێزە و ئەو وڵاتە ئێستا سەرکردایەتی وڵاتانی تەواوی جیهان دەکات چونکە سوپایەکی زۆر بەهێزی هەیە و هەروەها لەلایەکی دیکەشەوە بەهۆی سیاسەتی دەرەوەی ئەم وڵاتەیە کە سیاسەتێکی زۆر بەهێزی هەیە و ناوێت کە وڵاتانی دیکە ببنە پاشکۆی چین و رووسیا باڵکو دەیەوێت خۆی سەرکردایەتی تەواوی جیهان بکات خۆی سەرکردایەتی ناتۆ بکات و سەرۆک ترامپ لە ئیدارەی پێشووی هەڕەشەی کردبوو کە لە ناتۆ بکشێتەوە چونکە نیگەران بوو لەوەی کە وڵاتانی یەکێتی ئەوروپا بە گوێرەی پێویست تێکڕایی بەرهەمی ناوخۆی خۆیان بۆ بودجەی بەرگری ناتۆ سرف ناکەن هاوشێوەی ئەمریکا بەڵام سەرەڕای هەموو ئەم نیگەرانیانە سەرۆک ترامپ دەیەوێت ئەم پرسانە چارەسەر بکات و خۆی سەرکردایەتی وڵاتانی ئەوروپا بکات ئەگەر سەرۆکی ئەمریکا سەرکردەیەکی لاواز وایە پرسەکە بە جۆرێکتی دەبوو بەڵام من پێم وایە ئەو زۆر بەهێز زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر ویلیام مۆریس سکرتێری دامەزراوەی سەدەی داهاتی و ڕاستەوخۆ لە لەندەنەوە لەگەڵ ما بووی سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش بوویەوە